کوێستان بۆ گەشتی ئەم ناوە بابچینە کوێستان بۆ گەشتی ئەم ناوە جوانی جیهانی خوا بەم شوێنە داوە جوانی جیهانی خوا بەم شوێنە داوە ناوێنانی جوڵێنەری یادگەی مرۆڤی کووردە فلاشباکە بۆ نمایشی زەمەنی خەبات و قوربانیدانی گەلێک ئەو ساتەوەختەی توروسکایی ئومێد لە کزی ئەدا و زەبری دوژمن لە بەهێزیەدا ئێرە مەملەکەتی عەشق و خەبات بووە کوورەی شۆڕش و قوربانیدان بووە پەناگەی ڕاستەقینەی شۆڕژگێڕان بەشێکی گەورە و گرنگی مێژوی شۆڕشەکان لێرە لە مەملەکەتی باڵەکایەتی تۆمارکران سروشتی ئاسی و سەختگیری دانیشتوانی نیشتیمان دۆست و ئازادیخوازی بوونە هەوێنی تەواوی ئەو جوڵانەوە چەکداریانەی لە مێژووی نوێی گەلەکەماندا سەرپێخران بۆیە هەمیشە خەڵکی ئەم ناوچەیە سەربەرز و قەدرگران بوون نمونەی هەرە باڵای وەفاداری و دڵسۆزی بوون. لاچ لە یاوینانە و بەهار ببینە لاچ لە یاوینانە و بەهار ببینە قەندیل مەندیلی هەر فرێ نەداوە قەندیل مەندیلی هەر فرێ نەداوە هیچێکێ لە ئێمە باشتی نەبینەوە و گوزەری پێدا نەکردووە ئەزمموی جوانی و بۆن و بەرامەی ئەولانە هەمیشەی مرۆڤە پاکانی نەکردووە بەڵام کاتێک بەنێو مەملەکەتی باڵەکایەتیدا تێپەڕەبی وێنەیەکی گریمانەی بەهەشتێت بۆ سازە بێ دەست بەجێ هۆش و خەیاڵت پێدەڵێ ڕەنگە ئێرە بە بۆن و بەرامەی بەهەشت ئاو پرژێن کرابێ بە دیمەنی ئەفسون ئاسای ئەوێ بارگاوی کرابێ کاتێ لە دیمەنی قەشەنگ و دڵڕفێنی ئەم مەملەکەتە لە سینە پاچی و دڵکراوەی دانیشتوانەکەی دەڕوانی ئەم گریمانەیە بەێستر ئەبێ لێرە هەموو شت جوان ئەڕوانێ سروشت خەندەکە دانیشتوانەکەشی بەدەمیەوە پێدەکەنێ واتە سروشت و دانیشتوانەکەی دۆستی یەکدین و لە مێژە بەڵێنیان بە یەکدی داوە پێکەوە دیرۆکی ژیان لێرەوە بنووسنەوە هەر سات و کاتێ ڕاگوزەر بێ یاخود بۆ سەیرانێ ڕێبوارێ ڕێکەوێتە ئەم مەملەکەتە بێ ناز و نیاز نابێ هەم سروشت و دانیشتوانەکەی بێنازی ناکەن هەم نیازی کونجکۆڵی ئەم سەرزەمینە ڕای دەکێشێ بۆ هەر بستە خاکێ بلوێری شوانی لە بەرزی تەلانی بلوێری شوانی لە بەرزی تەلانی کیژ لە سەرکانی دێنێتە سەماوە کیژ لە سەرکانی دێنێتە سەماوە بابچینە کوێستان بۆ گەشتی ئەم ناوە بابچینە کوێستان بۆ گەشتی ئەم ناوە جوانی جیهانی خوا بەم شوێنە داوە جوانی جیهانی خوا بەم شوێنە داوە بابچینە کوێستان بۆ گەشتی ئەم ناوە بابچینە کوێستان بۆ گەشتی ئەم ناوە جوانی جیهانی خوا بەم شوێنە داوە جوانی جیهانی خوا بەم شوێنە داوە
من گەیشتومەتە ئەم مەملەکەتە کە تا بڵێ دانیشتوانەکەی گفتار و ڕەفتار شیرینن لە نێو تەواوی دێیەکانی ئەم ناوچەیە دێی شێرکاوەمان بە ئامانج گرتووە سەرەتا دەچمە خانەخوێکەم کە بڕیارە هاوکار و هاوڕێی بەرنامە کەشمان بێ یەکەم وێزگەمان ماڵی مام کەریم عالیە ئەو کە هات دێرین نەریت خەنجەرێک لەبەر پشتێنەکەیدا بوو ڕووخۆش و قسە خۆش دیار بوو هەر کە دوانمان تێگەیشین پیرێتی تەنها بە ڕوخسەر لە شرکێشی خۆی کردووە دەنا مام کەریم عالی گەنجێتی خۆی لەناوە پاراستووە هێشتا دڵتەڕ و عاشق بە وێنەی لاوێتی لە ژیانە ڕوانێ مام کەریم لە گەنجێتیدا ڕاوچێشی کارامە بووە هەڵا تێمەگەن ڕاوچی جاندارانە بەڵکو و ڕاوچی دڵان سەر گوزشتەی خۆشی لەبارەوە دەجێڕنەوە لەلایەتیدا بە دیار ئاژەڵەوە دەبێ بەڵام ئان و ساتی جێژوانێکی ناچاری دەکەن ئاژەڵەکان جێبهێڵێ دڵی کڵپەسەندوی عاشق مەعشوق دەکاتە ئامانج و خۆی دەخزێنێتە شوێنگەی ژوان لە ناکاو خەبەر دێت و دەڵێ هەشت بەسەرت هەستە فریاکەوە ئاژەڵەکانت گورگ خواردوو بوون هێشتا مام کەریم لێ نەکەوتووە و قسە خۆش و دەم بە پێکەنینە لە خزمەتی ئەم پیاوەداین و هەندێک قسە و باس و نوکتەی سەرپێیی بۆ جێڕاینەوە ماڵی مام کەریم ماڵێکی خۆش و ڕەنگین و ڕازاوە بە گوڵ و گوڵزار و سەوزایی ئەندامانی ئەم خێزانە جوان و قەشەنگ هاو شێوەی گوڵەکان مامەڵەیان دەکرد میوان دۆست و غەریب دۆست بوون هەر زوو هەستی ئەوەیان پێداین کە غەریب مامەڵە نەبین و تێکەڵ بین دەم و دەست سفرەی قسەی خۆشیان ڕاخست و بە چەندین سەرگوشتە و چیرۆکی دێرین ڕازاندیانەوە لای بەشێشی زۆری خەڵکی ئاشکرایە کە لە کۆندا ژیان چی لە شار و چی لە لادێژ ژیانێکی سادە بووە ئەم سادەیە لە دەیاتەکاندا زیاتر ڕەنگی داوەتەوە ئێستاشی لەگەڵ بێ دەیهاتیەکان جیاوازتر دەژین و دەخۆن و دەخەون ئەوان لە تەندروستی لاشەشیاندا لە شاریەکان تەندروست باشترن لەبەر هەیوانی خانوەگەڵەکەیەوە کە چەند ساڵێکە جێهێشتووە قسە و باز لەگەڵ مام کەریم دەکەم باسی زەمەنی کۆن و نوێ دەکەین بزانین خۆشی لە گەنجیدا چۆن ژیاوە لە کۆنا ئەو دۆڕە ژیانی ئەلان ئیسان سەر بەخۆی نەخۆژیانی لەلان خۆشتر بوو هەموو ساحب ئەمەڕ بووین هاوی ناچووینە ئەو شاخ دیارنیا پشت ئەو شاخانە پایزاشداتینەوە دوومارەچی نەکرد مارەکرد لێرە بەجێ ئەما لەسەر دەغر و دانوشتی مارەشێنە سەمەڕ و ئاژەڕ و ئەشتیوە لە چتانێ پایزان هەر ڕسق دیناوە هەر ڕسق دیناوە باە فرۆتنێ باە مارێ باە بەخشینێ باە خواردنێ باە هەموو شتێکرد بەرەکەتە زۆر بوو ئێستا بەرەکەت نەماوە نەوەڵڵاه العانەکە چەندی وەربگری بەرەکەت تێدانێت قەنیعەتت نەما بۆ وای لاتۆ قەنیعەتن نەما قەنیعەت نەما
دەگە قەنیعەتش نەما بەرەکەتش نامێنی هەنجی یەک پانتۆڕتە بە یەک شلوارتە باش ئەنگۆ پێرن شلواریان پانتۆڕ شلوارە یەک شلوارتە بە پاشا بووی پێراوەچین و دە پێدا بە مەلێک بووی زەمەدانێکت لەسەری بە شێخ بووین زامت پێی ناوێ قەنیعەتی زۆر بوو ئالان قەنیعەت نەمایە ئەمە چار عایلە هۆدەخانەشیدا ئەبووین چار عایلە ئەلانەکە هەر دەبی گەنجاش هۆدەی خانێ خۆ ئەزدابی گەنجە بەو ئاج قەنیعەتیان نایە ئەرێ وڵای لەو چیانە بووم شەوێ هەتاس بینێ ئەزانی جوینی چیە جوینی لەس ئێک لاخۆین لەکەن ئایوانی لەسەر جوینیە ئەنووسم باسشمە هەندە بوون بەخوای باسک ئاهەندەموس بەینام چاک دەبەرە نانم بە ماستیە خوێنەوە پەنیرمە خوارد خۆم پێ پاشا بوو ئەلانیش کەسی وەنە لە مارێ ئێک دوو بڕم ئاشۆکەی نەبن زاکەم بی و زۆر بی نارێ ئی هەما زۆرە و ئی هەندەکاکمە قەنیعەتیان نایە باش گەنجی ئێوە چۆن بوو کاروباری گەنجانی ئێوە تەمەنی ئێوە لە کاتی گەنجێتیە بە قورعان کەمە گەنجی هەنجی پیاوانە بوو گەنجی ئەلانەکە ئاشاک لە ڕووی جەنابەت ئاشاک گەنج نەماینە منش گەز نیم پیرم ئاخر هەیە ئەم بخۆ ئەو زیادەیە بینی ئەرێ ژنێ بینە کوڕی منە تا من مایمە ئەرە ناوڵاتە بەخۆ بینە ئەم لەو تەمەنەی چ لە ژنێ بکەم لەو تان و ئەمرە هەتا مایمە ئەو ژنێ بینی ئەو بنیاتەش ئیویە ئەو بنیاتە ئیوی خۆی بتی بەتەنێ براوشتیەوە هەمووادێ بە دەربووینە لەخۆ دامەزراینە باشە لە ئێستا دێ چۆنە ئێستا لەخوای بە زیادی بی بە قوڕان کەسی وەنیا خەم و خەفەتی نەبن کەسی وەنیا ئەلان مار نیە دووسێکەش لێ نەڕۆی بن مار نیە شەیدن ئەرێ وەڵڵا مار نیە ئێمە دوو برام ئێک ئەنفالە ئێک شەهیدا کوڕەکەم شەهیدا زامان نیە خەم و خەفەتی نەبن ئەوە دێ بەس عایدی خوای گەورە باسی ئەوە کەوتە دێکە شتی پێویستە چی پێویستە ئەم گوندە شتی پێویستە ئەو گوندە وڵی داواکاریم لەو حکومەتەیە دەگا ئاورەشێ لەو ڕێوبانانە بداتەوە هەم لە نەعیەی بارەکایەتیە بەس ئەو نەعیامە هیچی لۆ نەکرا ناوەڵڵا نەڕێک سەبکرا گوندەك چاکرا ئەلان بڕۆ نەعیەی نەدیکە یەک جێنەما نەعیۆی وەرتێ قەسرێ ڕوانزێ ئەوانە یەک جێ نەما گەرارێ هەموو کۆران و بانیان سەب کردینە تۆ کوڕت شەیدە برات شەیدە برات ئەنفالە ئەرێ وەڵڵا بچی داوایکێ بە قسە ناکەن وەڵی چەند زاچوویمە ئەرێم لۆی بکەنم معاشی شەهیدانە شەهیدی سەنگەرێ 250 دەنێ نانا خزمەت گوزاریەکانەڵێ مەکو ئەوەی کە ڕێگاوبان و خزمەت بۆ دێکە ناوەڵا بەخسم ناکەن ناوەڵا نەخۆ زۆر زاومە گوتیە زۆر زام ناوەڵای دەگە بەخسێم بکەن دەزارتم هەتا زارەشێ ناوەڵا بەخسێم ناکەن شۆڕشی شەڕی سۆفیا دەگە داما بەخوای لە 6 و ئێشێڕا هەتا ئەلعان معاشم 300 ئیچی نەکردبی میلیۆنێک قسوورە ئیچی نەکردبی میلیۆنێک قسوورە ئیمی 300 بۆ خۆی دێبەدێ لە دۆڵی باڵەکاتیم لێرە لە دێی شێرکاوە هەر لە بەیانی زۆم شێرکاوایە گرفتێکی وە من دروست کردووە یەک دوو ڕاهەیە لەسەر ناوەکەی بەڵام ئەمڕۆی شەڵا من یەکلایی یەکەمەوە بزانم کام ناوەیان ئەساسی دێکەیە
شاخ و داخ و دارستانێکی زۆر لە چواردەورم هەیە کۆمەڵی خەڵکی جوانیش لەگەڵ ئێمەدان بە ئومێدیەوەی بتوانم هەم ناوەکەیەک لایکەمەوە هەم کەمێک لاپەڕەکانی مێژووی شێرکاوە هەڵبدەمەوە ئەمە دێرینەکەیە لەم لاشم کاکوێتە خۆرهەڵاتی من ئەو دێ کە تازە دروست بوو و خەڵک وردەوردا گوزەرانی باش بوو و لێرە خوان گواستەوە بۆ ئەوێ بە یەکەوە من بەدەم ترێ خواردنەوە ئێوەش لە ماڵۆ لە کەشوهەوایەکی فێنکدا بینەری ئێمە بن شێرکاوە لە مەملەکەتی باڵەکایەتیە لە مێژە ئاوەدانە و دەیەکی خۆش و سنوورێکی فراوانی هەیە کەوتووەتە دامێنی شاخەڕەش و بەرامبەریشی شاخی بنەسارە بە دیاریکراوی لە نێوان شاخەڕەش و بنەسار و بستێدایە لە ڕووی ئیداریەوە سەر بەناحەی سمێلانی قەزایی چۆمانە ئەم دەیە بە دووری 125 کیلۆمەتر دەکەوێتە باکووری ڕۆژهەڵاتی شاری هەولێرەوە 20 کیلۆمەتر خۆرئاوای ناحەی گەڵاڵە کەوتووە ناحەی سمیلانیش 30 کیلۆمەتر باکووری خۆرئاوایەتی دێی گوێزڵنگە ڕۆژهەڵاتێتی و ڕۆژ ئاواشی دێی چۆمباڵۆکە و باشووریشی داروسەلامە پێشتر دێکە سەر بە ناحەی گەڵاڵە بووە و لەگەڵ دروستبوونی ناحەی سمیلان لە ساڵی 2003دا خراوەتە سەر ئەو ناحەیە ناوچەکەش بەگشتی لە پێش دروستبوونی قەزای چۆمان سەر بە قەزای ڕواندز بووە لە ئێستادا ئەم دەیە 30 خێزانی تێدا نیشتەجێ و لەبەر ئەوەی کە ڕێگاوبانی نەبوو و دانیشتوانەکەی دێکۆنەکەیان چۆڵ کردووە و لەسەر ئەو ڕێگا سەرێکە خانوەکانیان دروست کردوێتەوە. ناوی شێرکاوە چەند ڕایەکی لەسرە هەندێک وا باز دەکەن لە کۆندا فەرماندەیەکی سەربازی کورد هاتبێتە ناوچەکە و لێرە شێر ڕوبەڕووی بووبێتەوە و شێرەکەی کوشت بێت ڕایەکی بەهێزیشەیە کە گوایە کانیا و مێرگ و سەوزایی زۆر بوو و پێی وتراوە شیناوە یان شین دەکاتەوە کە ئەمەیان زیاتر لای ناوچەکە پەسەندترە دەچینە ماڵی مەلای مەلاقادر باسی مێژووی ژیانی دێ و شۆڕش و پێشمەرگاتی دەکەین وەک گە و پیاوە ڕیش چەرمۆ دەڵێت شۆڕژ لە سەرماندووبوونی دانیشتوانی ئەو دەیانە دروست بوو و کە وێرانیش بوون هەل لەسەر شۆڕژ بووە بەڵام ئێستا ئێمە لە هیچەوە دیار نین. خاتون لەگەڵ چاتێکەوە نیە با ئێمەش دەمەتەقێ بکەین بنوتەوە ئێرە لەکەی و ئاوەدانە ئەم دێە چۆن هاتوۆتە ئێرە بۆم باس بە قورآن ئەوەندەی ئەمن وە بیرە ئێرانە ئەزا برێ مەم هەلق نەشاخام جا برێ شوێ بووین لەخۆ ڕعەتن نەکردی لە وەختی ئەمن بە بیرە ئێکچکە بووم لێرە ڕۆیشتن چوینە کەندێ کاولە ئەو کەندێ ئەو دی چوینە وێندەرێ ئەمن ئەگە چوینە وێندەرێ وەڵا ڕۆژ بە پشتێشم بەسەگە گەڕان و بە تۆپای لێدا شەوێ هاتین و ئێرانە بە پشتیان هینامەوە یوە نەبووم لە وەختی ڕائێران هەروە بە زازارەوە بە چۆل بۆ زارۆ بە ئاوەدام و تۆ پاشێنێکە شۆڕ شێر و دەست پێ کردی سانەمە چۆل ڕۆژێن دەکتونی ئێران و کتونی لای منتیقە ڕەزانێ هەندەکەرێن ناوی شێرکاوە لە ناوی شێری و کاوەی هاتێ مەسەڵ نازانمنەوە یانە شێری و کاوانی چی شێر مەسەلەن شێر کاوە شێر ناوەکەی شێرە و ئیکە گوتیان لە زاخۆێ لە مەکتەبە شێ پرسیاریان کە گوتیان گوندەکەیە لە ناوی قاعدەشی کوردی کۆن قاعدەشی گەورەی کوردی کۆن هاتیە لەگەر دڕندەشی گەورە چ گوندەکە گوتی چیژە کەستا گوتی وەیگۆ شێرکاوە دابا دڕندەکەش شێرەکە لە شێری گەورەترینە لە دڕندە لە داباونیە ئەو سەرکردەش کاوی ناوە سەرکردەش کاوەیە باشە ئەرێن لەوەی هاتێ ودا نازانم
چەند جار ئەم دێ ڕووخا و تێکچووانە وڵای دا هەنجینە کەنارم چوونە ئێرانە هاتین و خانیمە هەمووی بەسەرێکدا کرد و دووبارە نۆژەنن کردەوە لە وەختی لە ئێرانە هاتوینەوە ئەوە زارەشی دیکە هەفتاکانەکەی وانە لە هەفتا چاری هەفتا چار لە هەفتا چاری سۆر و زارەشی دیکە لە 16 12 1970 ئەمە هەر جیران چوینە باتوفان لەو کاتەوە چۆڵ کرایەرە لەو کاتێ چۆل کرا لێرە دووبارە چۆل کراوە منتیقەکە وێران بوو هەموو چۆل کرا و ئێرە نەما لە 16 12 هاتنەوە دوای ئەوەیە هەر ناتنەوە بەخوا ئەمن بە قاساغی هاتمەوە ئەمن بە قاساغی هاتمەوە بوارێ ئەو وەختی ساری هاتمەوە لە 1970 لە 1970 ساری هاتمەوە بە قاساغی هاتمێرە بەس ئەوانی لە باتوفەمانەوە لێرە پێشمەگەشتی لێ بوو پێشمەرگەی لێ بێرانم حکومەتی لێ نەبوو ئاوادان کردۆ خۆت بەخواتمەوە ڕۆڵا خانەکە نەڕووخاباتم و خانی سارەکی لێرە ماین و ساری پاشی لە ساری 1985 دووبارە ئەمە هەر جیران دووبارە لی دانەوە حکومەت منتیقە تەقەدوم ئێرانی هاتوو بەس چۆمان و چۆن باوک ما من دەکمەند خەرش لە سەرێ ما بۆ زارێ بە هێکداری چۆل بوو لە 85 وڵی ئەوەی ئەوەی ئەمن بەبیرم بێ ماری مامزەلی بەرجی زەلیبەک هەبوو لێرانە ئەو مختاری گوندی بۆ ڕێنسپی گوندی بۆچی مەسەن دیکەش پیرەمێردان وچ مەسەرەن من بوو مەلا قادر بوو فەقی ئەحمەد بوو حاجی حوسێن بوو ئەوانە پیرەمێردەکانی حاجی مستەفای پاشکۆزێ بوو ئەوانە ئەوەی ئەمن بەبیربی ئەوانە خەرێرە بوونە مام حەسەن بوو مینەی خاڕۆژنیانە گۆتی و داوانە بوون خەڵکی دەستڕەنجی نەبووە مەسەن لە هەنێک ناوچەیە مەسەن پیاوێک مەسەن لە جەڕاحێدان شکاوی چاکە مەسەن لە جێچوونە یا ئافرەتێک دەستڕەنجی نەبیش ئەو کەس هەبوو لەو جۆرە لێرە ئەوانە بە قورآن لێران حاجی حوسێن بە ڕەحمەتێوی ئەوی شکەستم کەسێرە بە سوود دەستی تێدا هەرش مام قادر هەیە لێران ئەوش دەستی ئەدا بەس کە تێفەقیە لەشکەستم خاتونەکانتان والله ئەوان وەچی تەون وشتیوە داکامە تەونیەکردن و مەلاژن هەبوو لێران تەونیەکردن و تەونشتیانەکە لێرە زۆربەی ئاژەڵدار بوون لێرە دیارە وایە ئاژەدار بوون ئاژەداری بوو مەسەن کەسابەتی گەرم و زۆر شتیانە کردوتەوە ئەرزوشتان زۆرە ئەرزی بەراو بەخوا عادی بەراونی بەراوکمە ئەم بیر و میرێت ئەوەی سووری لێ درانە گەنا عادی بەراوکمە لێرانە هەمووی دەیمێ بەڵێنکەم بە گەرم و زۆربەی زۆری دێمێرێ وەڵا لەو بەخوا ڕەزن هەیە ڕەزی ترێن هەیە باشە ترێکە بەخوای باشە بە 123 سارە کلۆ لێ ناگەڕان پارەکە کلۆگەرەك زارنێک بە سەو سارەکە ڕستومە ناوێ هیچ پێوە نیە نەهێشتیان نەخۆشیە چیەوە وەڵا کلۆیە باشە کشت و کاڵ هیچ هاوکاریتانەکە وەڵاهەکە هاوکاری دەرمانوشتانە دادێ مەزن دەرمانێک گەبسین لە زەڕای بین بکڕنێ گەنان نان بچین بینین لە دایرە زەڕایە گەنان وڵا لەو نەهاتێ بڕشتنی بە کاکمەلا مەبەسمە مەسەرەن وەزارەتی کشت و کاڵ خەڵکی پسپۆریان هەیە مەسەرەن بێن بۆ ڕێزەکەی تۆ فەحسیکەم ئەم نەخۆشیە چییە دەرمانت بە بڕۆشتی وایە ڕاوسار کەس نەهاتێ کەس نەریکێ کاراتۆ ساڵانی ڕابردوش سارە هەر نهاتینە پێشی سار وەخت تازە گوند ئاوادان و دوست هاتن گڕشاندیان منتقیان ڕان و کەس نهات ناوەڵ قسەی کۆتایی تۆ چییە لەسەر دێکان ئەم گوندانە تا چەند گرنگ ئاوادان بێتەوە بە قورئانجا و گوندانە وەختی خۆ شۆڕش ئەگەر هەستانە لەسەر گوندانە هەستایە ئەگەر وێرانیش بە هەر لەسەر شۆڕشی وێران بە هەموو جارێ بەس وەڵاهی چێ ئەوەشی بۆی پێ نەدراین ئیمکانش بە گوندانە درا بە زۆری باشە لە خوای بەزاری بۆ زادن لۆ هاتیە و دادەکە قێڕ و بیرەشتی ئێتوازیان ئالۆ لێداینە و خەستەخانە و مەکتەب و شتووەن هەیە بە چەندی ئیمتیانش پێ بدرێ بە گوندان هەرکەمە نەکرا بەڕاستی بە قورئاندا ئەو گوندەش چۆ کرا تڕێ و بانەشوەی نەبوو لەبەر هەندێ و ئاوش نەبوو ئاوکەش لێرەگە بیرەک لێدرا بیرەشتی توازی لە پێدرا ئەوێن دەریان پێ لەسەر زادێ و تڕمبێتە دەرچوی ماوێ سیارە نەداتە لە بەرەندێ Let you
وشیار شێرکاوایی پارێزەرە و خەڵکی دێە ئەوی شەندێ باس و خواز لەسەر دێ دەکات باسی دەزوەردانی حزب لە بواری کۆمەڵایەتیدا دەکات و دەڵێت حزب لە کوردستان نەبووەتە وەسیلەیەک بۆ خۆشگوزەرانی و ئاسانکاری کاروباری خەڵکی بەڵکو زۆرجار بوونەتە مای ئیشکالەتی قوڵ بۆ کۆمەلگای ئێمە ئەو ڕۆژەی ئێمە لەوێ بووین بەلای وشیارەوە ڕۆژێکی تایبەت و مەزن بوو کە 25 حەوت بوو. بەخێراتنان دەکەم خۆشحاڵم لە ڕۆژێکی پیرۆزی وەک ئەمڕۆداکە 25 هەفتە دە ساڵی دامەزراندی مستنەوەی گۆڕانە خۆشحاڵتان کردین زۆر بەخێر بن. شێرکاوە گوندێک کە دەیە کە دەکەوێتە باڵەکایەتی لە ڕووی داریۆ سەربەناحیەی سمیلانە دەکەوێتە نێوان ناحیەی سمیلان و گەڵاڵە. لە ڕووی ئاوادانیەوە نزیکەی سیماڵێک دەبێت گوندێکە سەرڕایەوە کە دووجار سوستێنراوە ڕاگوێزراوە تەرحیل کراوە بەڵام ژیان تێدا بەردەوامە. لە گوندی شێرکاوە ئەوەی ماوەتەوە خەڵکە بەتەمەنەکەیە ئەو گەنجانێکە لێرە ژندێنن ڕوو دەکەنە شار بەهۆی نەبوونی هەلی کار بەهۆی نەبوونی ئیشوکار ئەمە ژوا دەکات کە گوندەکان چۆڵ بن و گرنگی دەیەکان نەمینێ کە گوندەکان کاتی خۆی گرنگێکی زۆریان هەبوو لە هەموو شۆڕشەکان هەموو شۆڕشەکان لە دەیەکان بووە کە ئەو ئەزمونەی دروست کردووە بەڵام بەداخەوە ئێستا حکوومەتی هێرێمەوە ئەزمونێکە هەمانە گرنگی نادات بەو دەیانە. لێرە دۆستایەتی و تەبایوانی ناو دێ چۆنە؟ تاڕادەیەک دەتوان بڵێ باشن باشن هەمدلە ئەمەش دەگەڕێتەوە سەر ئەو ینی حیزب دەستی خستۆتە پەیوەندی کۆمەڵایەتیش وای کردووە کە ئەو پەیوەندی کۆمەڵایەتی لاواز بی. خولیای گەنجان بۆ خوێندن و خزمەتی سروشتی جوان و ئاوەدانی دێ تایبەتمەندی سەرەکی دانیشتوانی ئەم ناوچەیە. ئایشا وەک سروشتی ناوچەکە جوان و وەک دەڤەرەکە ئازا و چاونەترس ئەو وتی من دەرچووی زانکۆم و دەمەوێت قسە بکەین هەردووکمان لەسەر جۆلانەی ماڵی خۆیان و لە ژێر سایە و سێبەری پیرەمێوی چەسپا و پەلهاویشت و کەوتینە قسەکردن ئەو لە زمانی جەستەیدا ئەوەمان پێدەڵێت لە هەموو کەس بە پەرۆشترە بۆ ئاوەدانی دێکەی. سەرتا دەمێ بەخێراتتان بکەم بەخێر بێن بەڕاستی خۆشحاڵ بووم کەوا گوندەکەی ئێمەی گوندی شێرکاوی باڵەکایەتی بەسەرتان کردەوە ئەوە جێگای ڕێز و خۆشەویستی و گەورەیە بۆ ئێمە گەورەتان کردین دووبارە بەخێر بێن بەڕێزی زۆر سپاس یاخوا بەخێر بێن هەروەکو خۆتان دەبینن گوندەکەمان گوندێکی جوان و خنجیلانەیە لە ژمارەیەکی زۆری دانیشتوان پێکاتوە کەوا دانیشتوانەکەی بە پیشەی کشت و کاڵ و ئاژەڵداری و خوێندنەوە سەرخاڵن هەروەها سەبارەت بە ژیانی گەنجەکانمان لە ئێستادا لە ڕابردووە جیاوازیەکی زۆر بەدی دەکرێت چونکە لە پێشتر بەهۆی نەبوونی خزمەتگوزاری پێویست و هەروەها نەبوونی خوێندنکە نەیانتوانیوە پەرە بە خوێندن و خوێندنکاری بدەن بەڵام لە ئێستادا خۆشبەختانە ژمارەیەکی زۆر لە زانکۆ پەیمانگاکاندا هەنە و هەروەها ژمارە بەشەکەی تریش لە خوێندنکان و لە زانکۆکاندانا خۆشبەختانە ئێستا دەرسوی زۆرمان هەیە لە زانکۆی دەرسوی ئەو ساڵ لە زانکۆ لە حەڕەبی زانکۆی سەران ئاداب عەرەبی بەڵێ ئارەوەڵە و هەروە داواکانی لا حکومەتکەوە هەلی دەرفەت بڕەخسێنێ بۆ ئەو گەنج و کوڕ و کسانی گوندەکەمان بۆ ئەوەی پەرە بەتوانە و بەهرەکانی خۆمان بدەین. چەند گرنگە ئێوەی دێنشینان دا بمەزرێن بەڵام بمێنەوە لە دەکانی خۆتانە؟ بەڵێ وەڵاهی ئەوە ئەگەڕێتەوە سەر حکومەت حەزەکەن یعنی توانە زیاتر بە پەرە زیاتر بە گوندەکانمان بدان و گوندەکان زیاتر ئاوادان بکرێتەوە زیاتر هەلی خزمەتگوزاری پێویستتر لە گوندەکاندا مەزرێت و بۆ نمونە لە ڕووی کتێبخانە و لە ڕووی خوێندنگای پێویست و لۆ نمونە ئێستا لە گوندەکەمان بەشی زانستی لێنە حەزەکەن بەشی زانستیش بکرێتەوە چونکە زیات ئەو گەنج و کوڕانی حەزەکەن بسن بخوێن لە بەشی زانستی لێنە دەیبڕوو لە شوێنەکانی تر بکەن.
ئەم پرسیارێکی گەنجانە لە تۆ بکەم تۆ بەڵێ. خاتونێکی تا ئەسا زەواج نەکردەوە نیە بەڵێ تۆ ئامادەی لەوەی کە دا بمەزرەی لێرە مەسەرەن زەواجکەی نەچیتە ناو شار لێرە بەردەوامی لەگەڵ هاوسەرەکە تا خزمەت بە دێکی خۆتانکەی بەڵێ بێگومان ئامادەمان بەس بەو مەرجەی بۆن منە لە خوێندنگاکەمان لە زیاتی ئەوەی مامۆستای دەرەشی بێت و وانە بڵێنەوە ئێمە یعنی دەرفەت بڕخسێ بۆ ئێمە بەوەی خزمەت بە گوندەکەمان و خوێندنگاکەمان بکەین واتە ناچیتە شار ناوەڵە ئەگەر زیاتر خزمەت گوزاری زیاتری پێویستی پێ لێ بدرێت و ئامادەم لێرە باش. وەڵاهی بەهۆی تەبای برایەتی و پێکەوە ژیانمان لەگەڵ یەکتر و هەروەها جوانی سروشتی گوندەکەمان زیاتر ومان لێکە پەرە بە گوندەکەمان دەین و ئاودان بکەینەوە تاکەن دەبەرێ ئەو ماڵی ئەوش خۆشەوە نیە بەڵێ بێگومان خۆتان ڕازاندتەوە بەڵێ ئارەوەڵە هەستان لێ یا هەر سروشتان بەو شێوە سەوزای بەڵێ وڵی زۆر یعنی حەز بە کشت و کاڵ و جوانکاری ناو ماڵەکەین و باش تۆ خوێنکاریت بەڵێ. کۆتا پرسیار لێگەم خوێنکاری تەمەەن ئەم ساڵ کۆتایی توێ بەڵێ. لەش ساڵێ زۆر سپاس. تقریبا 16 ساڵ بەڵێ ساڵ ئارەوەڵە خوێنیتەوە بەڵێ ئەم ساڵانەی خوێندن بە تایبەتی لە زانکۆ هاوینان تا چەند هاوکاربی لەگەڵ دایک و باوکت و ئەلێرە لە دێ ئیش کردووە بەڵێ جگەلەوەی لە پرۆسی خوێندن ینی خوێندن وانە لە کاروباری ناوماڵ و هەروەها کشت و کاڵکردن یارمەتی زۆری دایک و باوکەمان داوە بۆ ئەوەی زیاتر گوندەکەمان بەرەو پێش بەرین و بەرەو جیاوازتری بەرین زۆر سپاس سەلامەت بێ خۆشحاڵ بین دووبارە یاخۆ خێر بێ. زیاد گەنجێکی دیکەی ئاوایە و داوا دەکات حکومت هاوکاریان بێت لە ڕەخساندنی هەلی کار و بژانەوەی بەروبوومی خۆماڵی و پاراستنی ئاسایشی خۆراک لە ڕێگەی بژانەوەی دەیەکان بەو ئامانجەی چیتر چاومان لەو دەرگانە نەبێت کە بە دەستی دەرەچی لێمان دەکرێتەوە و هەر کات بیانەوێت لێمان دادەخەن گەنجی شێرکاوی مقابلی هەر گەنجی شوێنێکی تر لە ئێستادا لە زانکۆکانە خوێنیت و یان خوێنی ئامادەی کە لێر کۆنە تەواو کاتن ئەستە زانکۆ کۆلێژ و پەیمانگاکان لێ درێژە بە خوێندی نەداتوە تەواوی کردبێت خەلیزی زانکۆ خەلیزی کۆلێژ و پەیمانگەمان گەلێک زۆرە بەڵامجا ئەوەیە کە دانەمەزراوە چی بوارەکانی چی کۆلێژیان تەواو کردوان کۆلێژی پەروەردە ئاداب یاسا پەیمانگا خۆت خوێندن تاوا کردووە بەڵێ چی تاوا کردووە بێەوە تەربیە کوردی زۆر گرنگە ئێستا ئەگەر کرابیان حکومت ئەو دەرفەتەی هەلی گەنجی لە بەکاری نابایە لە گوندەکان ئەیانتوانی لە مەسا ئەو گەنجانەکەەوە لە لادێکانن بتوانن لە گەنجێکی بەکاربەرەوە بن بە گەنجێکی بەرهەمەی هێنەر چونکی ئێستا لە خوێندن لەو دەیە لە خوێندنگای هەتا پۆلی 12 وێژەی لێە بەشی زانستی لێ نیە ئەگەر ئەو کەسانی کەوا خولیا و ئارزوی ئەوان هێنا بستنە بەشی زانستی دەبی ڕوو لە نعیەکانی دەوروبەر بکەن دواتریش کە زانکۆکانیان تەواو کردو دێنەوە لادێ ناتوان لەو بەشە پسپۆڕی خۆیکەوە بە ئۆزمۆنی پسپۆڕی خۆی کە تەواویان کردووە خزمەت بە لادەکەی خۆمان بکەین ئەمەش هۆکارێکەوە گەنجی ئێرکوانەکەەوە بێ هیوا بۆیان بێ ئومێد بۆیان خودت حکومت وەکو پێویست ئاوڕی لێ نەداتەوەیان هەلی کاری لۆ دانەمەزراندیا لە بوارە پسپۆڕی خۆیکەوە کردیتی سوودی نەیتوانێت سوود بەلادەکەی خۆی بگەینێتن لەبەرەوەی گەنجی ئێستا بە گشتی ئەوەی کەەوە زەوازە کاتن هاوسەرگیری کاتن ڕوو لە شارەکات لۆی لۆ بەدەستخستنی هەلی بێنی بڕی بۆ شارە لێراوی ئەمن لەبەر باون جارێەوە لێرێنەوە باشە مەبەستم کەوتم ئاوادانی دەیانی چەند گرنگە ئێمە هەوڵبین دیەکانمان ئاوادان بێن یاڵین چۆڵ بێت زۆر میمە چونکی دیەکان بڕبڕی پشتی شارەکانی ئەنی تاواکەری یەکترینە لە ڕووی کشتتوکاڵیەوە لە ڕووی ئاژەڵداریەوە ئەگەر بتوانانی مەسەنە حکومت بتوانانی پرۆژه لەو گوندی دامەزرێنیت لە ڕووی کشتتوکاڵ و لە ڕووی ئاژەڵداریەوە کردنەوەی مەسەن هینانی ئاویش ئاو لۆ ئەو زەوی کشتتوکاڵیانە چونکی بە خۆزانانی گوندی شرکاوە پانتایەکی فراوانی هەیە ئەگەر بێت و ئاوی ئاودێری لۆداوین بکرێت ئەتوانی مەسەن لەکو کشتتوکاڵەوە
بژێ شارەکان سوودی لێ بینن. تۆ لە نمونەی شێرکاوە ینیلانێک کۆمەڵت دێ پێویستیان بە و پرۆژە ئاودێریان هەبێت سوودی هەیە بۆ دەکان و ئاوادانی زیاتردا بە دەکان. بڵێ ئەو دیەکانی دەوروبەریش بە هەمان شێوە سنوورێکی فراوانیان هەیە ئەگەر حکومەت بتوانانی لە ڕووی ئاژەڵداریەوە یان لە ڕووی کشتتوکاڵیەوە پەریان پێ بداتن ئەتوانی سوودیان لێ ببینرێت. ماندووبوونی داهاتیەکان زۆرە بەڵام کوردوتەنی دەستی ماندوو لەسەر سکی تێرە ئەمان چەند ماندووبن بەڵام هەمیشە ئاسوودەترن چونکە خۆیان دروستکەر و پێکێنەری ئەو خۆراک و داهاتن کە دەستیان دەکەوێت ئەمان چاویان لە موچە و داهاتی ترەوە نییە و خۆشترین ژیان و بێمنەتترین ژیان دەبەنە سەر کار بۆ خۆیان دەکەن و خۆشیان لە بەرهەمەکەی دەخۆن. حەبیبەخان دەڵێت ئێمەی ژنانی دێ لە پیاوان زیاتر هیلاک دەبین چونکە زۆربەی کارەکان لەسەر شانی ژنانە. ئەم خاتونە دایکی نۆ منداڵە و بە ماندووبوونێکی زۆر بەخێوی کردوون و گەورەی کردوون. حەبیبەخان نمونەی دیاری ئەو جیاوازەیە کە لە نێوان ژیانی شار و دێدا هەیە کە ئاسمان و ڕێسمانە. بە گوێگرتن لە وتەکانی ئەم خاتونە دەبێت مرۆڤی ژیر و عاقڵ تێبگات کە ئەو جیاوازیە چییە؟ پرسادانی چی؟ ورسات نەچێت مانگە ئەی ڕەز و باخوشت وەڵایشن هەیە بەس کەم هەن حادو شتیوان نییە لێرانە وەڵا چی نییە؟ حادو شتیوان نییە سەپانی خەرچینە یعنی خۆتان نییە؟ ناوەڵ هەن حادو شتن نیە حادێ خەرچێت مرگ شتی خۆن هەندە نییە خەڵکی ئێرەشن باس ئێرەی ڕاستی بەس بخۆیان حادو شتیوان کەمیان هەبووە باشە بەیانیان سعات چەند هەڵەسی لە خەڵ سعات ساری چوار هەتاکەی ناخەویتەوە نەوەڵا دەوری یازدە چ نوێژێنی وڕانیم کرد هەنج تۆزەکە خەوی ئەی شەو وەڵا شەویش سعات دەینەوەی تەواو ئەو ئیشانە کە ئێوەی کەن ژنان زیاتر چییە؟ وەڵا هەموو ئیشاکەن زەمایشی ژناموە هەموو ئیش دەستشانی ژنا دەگەنانە شیوە ڕست و ڕێساری و ڕست و شتیوە هەبی هەندێکا دەڵێن پیاوان هیلاکە بن بەس وڵاژن هیلاکتر ما پیاز بۆندی بە پیاهەیە ئەلحەم پیاوینە الحان بەی سڕەحەت ما پیاسی شەکەن واتە ژنانی لادێ لە پیاوان مادووترن ئەری وڵاژن ئەوە چەند گرانتر چەند گرانتر ما پیا الحەنسیشیان هەیە منداڵ دەیە چەند منداڵ دەیە نۆ ئەمریان درێژ بێ گەورە بوون ڕۆشتونیا باڵەفڕە بوون چاران مێردی کرد کوڕە دەیەوانی شکۆر کوڕم کچکەن گچکەن کچەکان گەورن ئەوانی کە ماوە لای خۆ خوێندن و شتە خوێن شکۆر لەخوا بەزار هاوکاریان وانە بۆ خوێندن کوڕەکان یا کچەکان وەڵام ماڵحانها چیژ ئەوەترن لە کوڕەما کوڕە خوێنن کوڕگەلێک گوێ نادانێ کچەکانە خوێنن دێ ئەمریان درێژ خوا بۆت بێڵن شەو دەست خۆش بێ خەدای سپاس مەمنون دەست خۆش بێ خەواوانک کانیەکەی ناوماڵان پۆل پۆل ئەهاتن بۆ سەری گردن پڕخاڵان دەکانی ئێستای کوردستان نەکانیەکانیان بە شێوەی جاران ماوە و نا پۆلپۆلی گردن پڕخاڵانیش لێنە سەری لە زەمانێک ئەم کانیانە جێژوان و شوێنی کاروباری دێنشینان بوو بەڵام ئێستاش ئەوە تا وەکو ئەم کانێ شێرکاوە دەیبینین نە شوێنی جێژوانی ماوە و نە کاروباری پیاوان و ژنانیشی لێ بەڕەواچێ باشە هەمومان دەپرسین بۆ دەبێت ئەو شوێنەی کە یاد و یادگاری هەمومان بووە یاد و یادگاری باو باپیرانمان بووە
ڕێگە بدەین ئاوا وێرانە بێت خۆ ئەگەر خەڵک توانای نەبێت ئەو حکوومەتە کوردی یاخود ئەو کەسانەی کە چەندین جار لەم کانیە ئاویان خواردوێتەوە دەبوو بەهاتایەن کانیەکان جوانتر کردایە چونکە دەڵێن ئەگەر لە کانیەک ئاوت خوارد بەردی تێفڕێمەدا بەڵام هەمویان بەردیان تێفڕێدا و هەوردەوردا پڕە بێتەوە کۆتایی پێدێت وڵا چاتێ مەک ئێستا چامان خوارد ئێستا خوارد وەتانە بەوێ سبیانە حەیرات سڕاوێ بەدرێ من ناکرێن لەسەر یەزینی خۆشناوە دەبەڕاوێ خۆبینمە بەستی بەرەدارە شەکرانێ دەبەڕاوێ خۆبینمە بەستی بەریەدارە شەکرانێ ئاورەچی بدەمەوە لە گەردە زەرد و لیبکە شۆڕە لەسە کاو لە قەفەریا وەختی ڕەوە مامزیە بەوێ سبیانێ ساوت لە ئیشێ خۆبی محەممەد ناکەت گەلە غەریبە بینە جار جارە دەفزادنە برای لە بەوێ سبیانە حەیرانە دەشبینم بەکارە کۆرپەکانی گزکۆکە لە کاو لێ قەفەریان وشی دێتەوە حەورازی قەرەمە بستێ کوڕەکە دەگە حەیرانە دەبەدانیشم ئەوەل مانجی بوارێ لە قارێ ڕەنج کێشی و زەحمەت کێشی دانیشتوانی ڕەسەنی دەهاتەکان ئەزمون و وانەیەکی گرنگە بۆ هەمووان ئێمەش چاویان لێ دەکەین و بڕیارمانداوە تا دەیەک مابێ ئۆقرە نەگرین تا هەڕەشەی ڕاستەقینە مابێ لەسەر ڕەنگاڵی و ئاوەدانی دەهاتەکان کۆڵ نادەین چارۆکەی دێبەدێ دانانێن و لە هەر پارچە زەویەکی ئەم نیشتیمانە هەر دێشی دوورە دەستی ئەم کوردستانە پێویستکە ئێمە لەوێین و چارۆکەی پشتمان واڵا ئەەکەین و دێبەدێ دەکەینە میمبەری ڕاستەقینەی دێنیشینان بۆ گزارشکردن لە خەم و ئازاری قوڵیان دەیکەینە سەکۆی نمایشی کولتور و ئادابی پڕقەدریان ماڵاوایی کردمان لە دێی شێرکاوە ئەڵلقەیەکی نەپچراوی ڕێبواری و ڕێگوزەری بەرنامەی دێبەدەیە داخستنی پەڕاوی مێژووی پڕ سەروەری شێرکاوە بۆ هەڵدانەوەی پەڕاوی مێژووی دێکی دیکەی کوردستانە بە هیوان تەمەەن باقی بێ دەرێم دەردم دوو دەردا دەردەکەم تایە ئێدی بێگەردەنێ زەردا بەژنە باری دەرێ لاوە دەتوەرەوە یانە بمخوازە یانە دەستانم لێ بەردە بە بێمارێ لە غەریبیام هەدارە سەیژینم تەنیا تۆی خۆشەویستم لەگەڵ مای هەموو ساتێ تێکەڵ بووی لەگەڵ هەستم بۆ هەمیشە لەگەڵ مای شنەی باخی هەستمی بۆچە بێڕم لەگەڵ مای تەنیا تۆ مەبەستمی تەنیا تۆ مەبەستمی خۆشم دەوێ باوانم وەکو گەل لەنەی چاوم من بێ تۆ بوونم نییە بوویتە پێ ناسوورەم خۆشم دەوێ باوانم حەیرانە من ڕاوە خۆدەمە بەسی بەریەدارە شەکرانێ
أدينانم كاولي قفريا آوية بن بردي سريا سلطة عولة قبل سيني غازي قربت وقربوت كابيزك بسري حورازي قرما بسيكو ركا ناولا راي خود الموبايل دو سر پیر داود یا قاری تر بس بیا دور باریا گرد لاکی سریا گردی سرتون شبیر حاضر رحمن حالای زلیب کشور و گردن زردا وشي داني حواره همو خربنا لسبير عادي رحمن عالا ليف كشور هذا شيشن بروش زنزير بيرا ببيواري سدمانم قريانا لسبير عادي رحمن عالا لبليف كشور نبي سايا كم بخدا كم دردم دو دردا درم دردم دو دردا دردكم تايا ايدي ما قردن زردا بجنباري در لا ودت ورا ويانا بمخوازة